ئێران کۆماری ئیسلامی گورزی گەورەی بەرکەوتووە. ئایا ئەمە دەرفەتی شۆڕش فراوان دەکاتەوە دوای ئەوەی کە ئەم پاشەکشەی کە بەسەریدا سەپێنراوە؟ گۆرزی گەورە ئەگە ئەم بمباران وشتە بێ خۆب هەردووچیان بەریان کەوتە بەڕاستی ئەم ئیسرائیل بەری کردە هەم ئێران، بەڵام بەڕاستی ئەگە بمباران ڕێژێک لە فەرماندەکان فەرماندەکان من فکر ناکەم دەوڵەتێ بە تعدادە لە فەرماندەکانی خوب بۆ گشتی جێگیر کرد و شەڕەکەشی ئیدامەدا وەلێ لەمەی بگوزەرە وەلێ وا نازانم هیچ گورز گەورەیەکە بە بمباران و بە وێرانی مەملەکەتێ ژێرساخت اقتصادی بە ئاوارەکردن خەڵک بە ترس و وحشت ئیجادکردن فکر ناکەم هیچ زەمینەیە ئامادەکە بۆ ئەوەی کە تحولاتێ لە خوارەوە بەو معنای کە خەڵک بێنەمەیان و شتێکیان بەدەستکەوێ ئەمە ئیجاد ناکردیە. ممکنە ئیتفاقات وەک سووریەکەوێ کە فکرکەم ئێران لەوە دوورە وەلێ ممکنە لیبی ئیجاد بێ، بەڵام هیچ کام لەمانە تحول لە خوارەوە نییە. سووریە چەندین ساڵ شەڕ بوو، چەند سە هەزار نەفەر کوژیا و خەڵکەکەی نابود کردیا. هەر بەم شێوە ئەفغانستان چەندین ساڵ شەڕ بوو، تەنانەت ئێژغاڵیش کردیا. بەڕاستی ئەم جۆرە حمەڵاتانە بمباران و لەشکەرکێشەی ئەوش بەسەر دەوڵەتایەکەوە کە خۆیان هەزار بەرابەر دەوڵەتێکە مەورد حملە قەرارگرێت جەنایەتکارن.